سێ دوو یەک دەست پێ دەکات. سلام علیکم خۆشەویستان بە مناسبەی دەی محەڕەم لە خۆشخانەی نەشتەرگەری میرەبانی زیاتر لە سی نەشتەرگەری بەردی زەرداوی دەکاتن پارەی دکتۆر و مخەدیری دەبیتە خێر میهرەبانی بەردەوامە و پێشەنجیشە لە خزمەت خێرخۆشی هەمووان دەبینن دەی محەڕەم چ دەکاتن خستەخانەی میهرەبانی لە بۆ ئەو نەخۆشانەی کە بەردی زەرداویان هەیە نەخۆش دەتانی کەبابی نەخوا بەڵام ناتانی تەحملی بەردی زەرداوی بکە بمێنن بە سەلامەت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی